ببە براوەی کارتی ئینتەرنێتەکەت تەنها بە سبسکرایبکردنی ئەم کەناڵە گرنگ نییە زۆرە ئینتەرنێتێک بەکاردەهێنیت ئێمە کارتەکەت بۆ دابین دەکەین هەر ئێستا بچۆ سبسکرایبی کورت کەناڵ بکە و پشتگیریشی لێ بکە کاتێک کەناڵەکە دەگاتە 20,000 سبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدا بەڵێنمان بەم کەناڵەداوە کە بە ماوەیەکی کەم بیگەێنین بۆ ئاستا بۆیە هیوادارم کە بینەرە دڵسۆزەکان بێ هیوامان نەکەن کاتێک پشتگیری لەم کەناڵە دەکەن ئەوە بە هەمان شێوازیش پشتگیری لە کەناڵەکەی من دەکەن صلي على محمد السلام عليك يا رسول الله حەود ڕاستی دەربارەی قاوە کە ژمارەیەکی کەمی مرۆڤەکان دەیزانن سڵاوتان لەبێ هاوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدۆیەکی نوێدا گەڕەمەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست قاوە لەلایەن زۆربەی خەڵکی جیهانەوە خوازراوترینە واش دەخەملێنرێ کە ڕۆژانە 2.25 بلیۆن کۆپی لێ بخورێتەوە لە جیهاندا ڤۆڵتێر ڕۆژانە 50 کۆپی قاوەی دەخواردەوە و تاوەکو تەمەنی 83 ساڵی ژیاوە بۆیە ئەگەری هەیە ئاڵوودەبوونی قاوە شتێکی خراپ نەبوو بێ ئەمڕۆ لەوانەیە وات لێ بکەم کە حەز بکەی کوپێکی قاوە بخۆیتەوە بەهۆی ئەم حەود هۆکارەوە و لە کۆتایی ڤیدۆکەش شێوازێکت پێ دەڵێم بۆ بەدەستهێنانی کوپێکی ناوازە و جیاواز لە قاوە بۆیە ئەگەر ئەم بابەتت بەلاوە گرینگە ئەوە دەتوانی تا کۆتایی ڤیدۆکە بینەربیت حوتەم قاوە یارمەتی دەدا لە دابەزاندنی کێشت چونکە بە شێوەیەکی کاتی ئارەزووی خواردن کەم دەکاتەوە و یارمەتی سوتانی سەوری دەدا کاتێک هۆرمۆنی لێپتۆن لەناو جەستەتدا کەم دەبێتەوە و جەستەت سەوری کۆ دەکاتەوە دەست دەکەی بە قەڵەوبوون قاوەش ئەو هۆرمۆنە زیاد دەکا و لە دەرئەنجامدا کێشتدا دەبەزێ و ئەگەر بێت و وەرزشی لەگەڵدا بکرێ ئەنجامێکی باشی دەبێت شەشەم قاوە بیرهاتنەوە یادەوەریت بەهێز دەکا قاوە زەوی کەسەکان ئاسایی دەکاتەوە و ئارامیان دەکاتەوە و یادەوەریش بەهێز دەکا و زۆرترین کاریگەری لەسەر یادەوەریت کورتخایەنە ئەوەش بە شتێکی باش دادەنرێ چونکە زانیاریەکان لە بیری کورتخایەندا سەیف دەکرێن و ناچنە ناو بیری درێژخایەن تەنها چەند کاتژمێرێک نەبێ و لەو کاتێک کە خۆت دەبینیتەوە ناتوانانی بیر بکەیتەوە کۆپێک قاوە بخۆرەوە هەست بە باشتربوون دەکەی و تێبینیت زیاتر دەکا قاوە خواردنەوەیەکی بەچێژە و بەهێزت دەکات و یارمەتی دەدا لە باشتر فێربوون و بە بیرهاتنەوە پێنجەم قاوە دڵە ڕاوکێ کەم دەکاتەوە قاوە دۆپامین و سیراتۆمین دەردەدا ئەوەش کەوا دەکات دژە دڵە ڕاوکێ بێ کوپێک یاخود تەنها بۆنکردنی قاوە جەوت ئاسایی دەکاتەوە بۆیە دەبینین کە ئاشقانی قاوە کەمتر تووشی خەمۆکی دەبن خواردنی 4 بۆ 5 کوپی قاوە لە ڕۆژێکدا ئەگەری بیرکردنەوە لە خۆکوشتن کەم دەکاتەوە ئەویش بۆ پیاوان و ئافرەتان بە ڕێژی لە 150 بەڵام ئاگادار بە تەنها کافاینی ناو قاوە ئەو خاصیەتەی هەیە چوارم قاوە سەر ئێشەیان ژانە سەر کەم دەکاتەوە ئەوە دەزانین کە کافاین بوونی هەیە لە ناو قاوە و چای و خواردنەوە گەرمەکان بەڵام ئایا دەزانی کە کافاین چەندان ئازارشکێنی تێدایە و دەشتوانی کافاین لەگەڵ دەرمانی ئازارشکێن بخۆی چونکە بە ڕێژەی لە 140 چالاکتر دەبن سێم قاوە سیستەمی بەرگری لە شت بەهێز دەکا قاوە ناسراوە بەوەی کە وزە بەخشێکی باشە و سەرچاوی چەندین مادەی کیمیایی سوود بەخشە و دەشتوانێت بەرگری جەستەت بەهێزتر بکە چەندان زانە لە چەندین وڵاتەوە باسی ئەوەیان کردووە کە قاوە ئەگەری مردن کەم دەکاتەوە و پارێزگاری دەکا لە نەخۆشی گوازراوە چونکە سیستەمی بەرگری لەشت چالاک و تەندروستتر دەکا قاوە چەندان دژە ئۆکسیدی تایە و فینۆڵی تایە و کار دەکا لەسەر باشترکردنی دڵ و جگەر و کۆ ئەندامی هەرس بەڵام هەوڵ بدە کە قاوەی سروشتی نوێ بخۆیتەوە چونکە قاوەی ڕاستەخۆی ئامادەکرا و مادەی دروستکراوی تێدایە شتێکی تریش هەیە دەربارەی نەخۆشی بارکنسن کە کافاین یەکێکە لەو هۆکارانەی کە ئەم نەخۆشیە کەم دەکاتەوە دووەم قاوە فشاری خوێن زیاد دەکا ئەگەر نەخۆشی بەرزی فشاری خوێنت هەبوو پێویستە لە سەرەتادا لە پزیشکێک بپرسی کە ئایا دەبێت قاوە بخۆمەوە یاخود نا بەڵام ئەگەر فشاری خوێنە نزم بوو وا باشترە کە ڕۆژانە کۆپێک قاوە بخۆیتەوە یان هەر خواردنەوەیەکی تر بخۆیتەوە کە کافاینی تێدا بێ چونکە کەمێک لە فشاری خوێن بەرز دەکاتەوە یەکەم قاوە مێشک بەهێز دەکا
قاوە لەگەڵ شەکر دەتکا بە کەسێکی زۆر زیرەک بۆ ماوەیەکی کەم چونکە تێکەڵی گلوگۆز و کافاین چەند ڕژێنێکی تایبەتی ناو مێشک کارا دەکا و ئەمانش کار دەکەن لەسەر چالاککردنی ئەندامی مێشکی ناوەندی ئەو چالاک بوونە دەبێتە هۆی دەردانی ئەدریناڵین ئەمەش بە شێوەیەکی جیاواز کار لەسەر جەستت دەکا و خێرای لێدانەکان زیاد دەکا و هەناسەدانت خێراتر دەبێ و شەکر بەناو ڕێڕەوی خوێندا تێپەڕ دەبێ و گوروزەیەک لە وزەت پێدەبەخشێ و ئەمەش وا دەکا کە ئاگادار بیت و تێبینیکردنت بۆ شتەکان زیاتر ببێ. قاوە زۆر کارایە بۆ چالاککردنی مێشک یاخۆ چارەسەرکردنی کێشەی خەو، بەڵام قاوە مەخۆرەوە کاتێک گەدەت بەتاڵە چونکە ئەمە دەبێتە هۆی پێچەوانەبوونەوەی ئەو شتە. ئێستاش تێکەڵەیەکی ناوازی قاوەتان بۆ نمایش دەکەین. ئەو شێوازە کوپێکی زۆر بەتامت پێدەبەخشێ، ئەو قاوەی کە حەزی پێدەکەی ئامادەی بکە و دواتر وازی لێ بهێنە بۆ ئەوەی سارد ببێتەوە و دواتریش بیکە ناو قاپە بسووکەکانی بەفری ناو ساردکەرەوە، دواتر بیخە ناو فرێزەر هەتا ببێتە بەستوو و دواتر بیکە ناو کوپێک لە شیر و بەو شێوەیە تێکەڵەیەکی ناوازی بەتامت دەست دەکەوێت. ئەمەش ڤیدیۆی ئەمڕۆمان بوو. هیوادارم کە زانیاری بەسوودم پێتان گەیان دەبێ. هیوادارم ڤیدیۆکەمتان بەدڵ بوو بێ و زۆر سپاس دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوویت. ئەگەر ڤیدیۆکەمت بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکە و هەروەها شێریکی بکە لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش سالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێبگا. و لە بیرشتان نەچێ هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسە و ئینشاءڵڵا بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.